چاودێری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی یەکەمین دیداری زانستی لەبارەی سیاسەتی کللتور بە دروشمی کللتور وەک فریادڕەس ڕێک ئەخات. تاوتوی زیاتر لەسەر هەم ئامانج و مەبەستی دیدارەکە هەم ناوڕۆکی دیدارەکە قسەی لەسەر ئەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەردی مەهدی کابڕێزیان هەم مامۆستای زانکۆ لە هەمان کات سەرۆکی لیژنەی زانستی دیدار بە خۆشحاڵیەوە لەگەڵمانایە. کاک دکتۆر بەخێراتێ سپاس دەکەم سڵاو بۆ ئێوەش زۆر سپاس دەکەم هەربا لەوە دەست پێ بکەین یەکەمین دیدار چۆن بۆ ئەم دیدارە ساز کرا و ئامانج و مەبەستی ئەم دیدارش خۆی لە چیا بینێتە ئەمە دەست پێشخەری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر و بەڕێز کاک دکتۆر محسن ئەدیبە کە زۆر باش لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ بیرمان لەوە کردەوە کە دیدارێکی زانستی لەبارەی سیاسی کللتوریە و ئەنجام بدرێت. بۆچی دیداری سیاسی کللتوری گرنگێکی خۆی لەوە بینە ئێمە بە درێژایی ئەم ساڵە ڕوبەڕووی دوو جۆر پەلامار و هێرش بوونێتەوە. یەکیان پەلاماری توندەهێز و تانک و سەربازەکانە کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی و کوردستان و کۆمەڵی کوردی پێشمەرگەکان لە مادرێغیان نەکردووە کە نەیانهێشتووە خاک و شوناس و ملەتی ئێمە جۆر لە جۆرەکان ئەوەی پێیان کرای بەرگریان لێ کردووە. بەڵام هێرشێکی ترمان هەیە کە هێرشێکی ڕانەگەێنراوە بەردەوام و 24 ساعاتە و بە درێژی ساڵان و مانگان هەیە کە ئەویش هێرشی کللتوری و هەژمونی کللتوری داگیرکەرەکانی دراوسێمانە و لەگەڵ وڵاتانی تریشا ئەمڕۆ جیهانی ئەم هەژمونە کللتوری کێ بەهێزتر بوو لە نەرمە هێزە ئەو ئەمێنێتەوە. بۆیە بۆ بەرەنگاربوونەوە لەوەی کە کللتوری تۆ هەوی ئینسانی کورد بیرکردنەوەیەک ئەبێ وا بیری لە بکەینەوە کە ئەمەش قەڵغانێکی بە دروستکەین. دیداری سیاسەتی کللتوری ئامانجەکەی ئەوەیە کە ئەو بەرەنگاری کللتوریانەی کە ئینسانی کورد خۆبەخۆ کردوێتی پێکەوە ڕێکی خا لە چوارچەوی سیاسەتێکی گشتیە بەرنامە ڕێژی بکە وەکو استراتیژێک وەکو چاوێکی ئایندەبین بۆ دەزەکانی حکوومەتی هەرێم و کۆمەڵگەی مەدەنی و تەنانەت تاک بەتای کۆمەڵگە لە چوارچەوی پرۆگرامەکانی پەروەردەیە یاسا ڕێنمایەکانی کە لە کۆمەڵگەیە بەرکارن ئەمانە ڕێک بخرێن کە قەڵغانی کللتوری و نەرمەهێزی کوردستان پێ بە پێی توندەهێزی کوردستان بەرەنگاری ئەو هەژمونی هێرشانە بێتەوە. ئەمەش وای لێ بکرێت کە هەم کورد خۆی بەکەم نەزانێ هەم ئەو گەنجینە گەورە لە بن نەهاتووە واتایی کە لە کۆمەڵگەی کوردستان هەیە لە چوارچەوی سیاسی کللتوریە نمایش بکرێ بازاری بۆ بکرێ و پیشان بدرێت کە کورد نەک لەوان کەمتر نییە بەڵکو زیاتریشی هەیە و بیری لێ نەکردێتەوە. بۆیە لە چوارچەوی دیداری سیاسی کللتوریە ئێمە لەگەڵ لیژنەیەکی زانستیە پێکەوە سیانزە توێژەرمان بانگێش کرد. ئەمە دیداری یەکەمە ساڵانی داهاتوو بەردەوامترە بێت و دەرگا کراوەترە بێت. بۆیە سەرجەم ئەوانە بانکراون پێکەوە ئەچینە پێشەوە و هیوادارم ئەمە تەنها ڕاگەیاندنی بێت ساڵانی داهاتوو دیدارەکە باشتر و گونجاوتر بەڕێوە بچێت. دکتۆر یاسین تەهاوکو بەڕێوەبەری پانێڵ لە یەکەمین دیداری زانستی لەبارەی سیاسەتی کللتوری بۆمان باسکەی تەوەری گرنگی ئەم دیدارە ئەتانەوێت قسەی زیاتر لەسەر هەم کێشی شوناسی کورد هەم گرنگی سیاسەتی بێزمانەوە لە داهاتووی زیرەکی دەستکرد چۆن بوو قسەی لەسەرەکە خۆی دیدارەکە نوێیە ناوڕۆکی دیدارەکە کە باس سیاسەتی کللتوریەکە ئێمە کللتورمان هەیە زۆری گرنگی پێدراوە بە شێوەی پچەپ بەڵام ئەوەی کە بکرێتە چوارچەوەی پاکێج و سیاسەتەوە بکرێت بە بەشێک لە ئەجەندە ئێمە چۆن شوناسی کللتوری بایەخ پێ بدەین و پەرەی پێ بدەین تا ئێستا کەم لەو بارەوە هەڵوێستەمان کرد. ئەو پانێڵی یەکەم باز لە چیەکە باز لە چۆنێتی دۆزینەوە و خۆ دۆزینەوە و گەڕان بە دوای شوناس و کللتورەکە لە ناو جیهانێکی جەنجاڵی پلاتفۆرمی سۆشیال میدیاییدا. ئێستا AI ئەلگۆریتمی تۆڕە کۆمەڵایەتیەکان مەترسیەکی گەورن لەوەی کە ڕیوایەتی حازر گێڕانەوەی حازریان هەیە کە خەڵکی تر سەپۆرتی کردووە و خۆراکی پێداوە ئێکا بە شوناسی تۆ. ئایا ئێمە ئەتوانین ئایا ئەو ئاراستەمانەکە وزاڵە بێ بەسەرمانە یاخود ئێمە ئەتوانین خۆمان شوناسی خۆمان پێشکەش بەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەو ئەلگۆریتمانە بکەین کە لە دنیا بڵاو بێتەوە. ئەلبەت ئەمەش کار و جوودی زۆریەوێ ئیشی تەکنیکی تێکەوێ تەغزیەکردن و خۆراک پێدانی سۆشیال میدیایە بێ بە بابەتە کولتوریە کوردیەکان کە ئەمەش پێویستی بە سیاسەتی درێژخایەن و پلان و بەرنامە و ئامادەکاری و هەروەها خەڵکی شارەزا و کارامەشە. کەواتە کاک دکتۆر لە قسەکانی بەڕێستا ئەوەمان بۆ ڕوونبەوە تا چەندە هەوڵێن یاخود ئەو پلانە ماوە درێژە چییە کە بتوانن زیرەکی دەستکرد کاریگەری نەکاتە سەر شوناسی کورد. خۆی لەم کۆنگرا گرفتەکان دیاری ئەکرێن هەروەها چارەسەر و پێشنیار و ئانەش ئەخرێنە ڕوو. گرفتەکە چییە؟ ئەوەیە کە نەک هەر ئێمە هەموو میلەتە بچووکەکان هەموو ئەو میلەتانی کە لە دنیان لەژێر مەترسی هەژمونە
هەژبوونی گەلانی سەردەسە و باڵادەستان و ئەوە ئاراستەی هینەکانەکەن لێرە قسەکە لەسەر ئەوەیە کە چۆن بتوانرێت بەرنمەیەک دابنرێ ئێمە لە ساڵانی ڕابردووە چۆن شتێکی گرنگ و سەنجڕاکێشمان بینی لە بە کوردی کردیانی دانانی پلاتفۆرم بۆ وەرگێڕانی ئینگلیزی بۆ کوردی بۆ نمونە هەندێک لەو پلاتفۆرمانەی تر ئێستا بەڵام تۆ سەیرکی لەناوی ئایا کوردی هەژارە حزوری کورد هەژارە وڵاتانی تر لە بەرەوەی سیاسەتیان هەیە و دامەزراوی گرنگیان هەیە بە بەرنامە خوان خەنە ناو ئەژیری دەستکردەوە زیاتر و ئامادەیان هەیە بەڵام ئێمە ڕەنگە ئەگەر خۆمان ئەوە نەکەین خەڵکی تر پێناسەمان بۆ بکە خەڵکی تر شوناسی ئێمە بخاتە ناوهینەوە ئەو کاتە بە گوێرەی خواستی ئێمە نابێەوە لێ زەرمان دەبێت زۆر سپاس. خەت و بەیان مەجید بەڕێستان وەکو شێوەکارێک وەکو هونەرمەندێکی شێوەکار بۆمان باسکەی چۆن بوو ئەم تابلۆ شێوەکاریانت وابەستەی یەکەمین دیداری زانستی کللتوری کرد. سەرەتا بە خێراتتانەکەم تەوا من زۆر خۆشحاڵم کە بەشدارم لەم دیدارە من وەکو شێوەکارێک بەم پێشەنگایە بەشدارم ئەم پێشەنگایە بریتە لە گفتوگۆیەک لە نێوان ڕابردوودا هاتووە لە نێوان کاری دەستی و زیرەکی دەستکردا لە نێوان مەتریال و ڕووناکیە بە شێوەیە کە ئەم بابەتانە هەمووی کۆ ئەبنەوە بۆ خزمەتی کەلەپور و شوناسی کوردی واقع و خەیاڵ کاری دەستی و ڕەسەنایەتی کوردیمان لەگەڵ دیجیتال هەمویان بە یەکەوە لە یەک تابلۆیەکان نمایی شەکرێن بۆ ئەوەی لەگەڵ ڕتمی سەریعی ئەمڕۆیا بڕۆین ئەم بابەتە کللتوریانە هەم لەم دەقەچەق بەستوی خۆیان نەمێنێتەوە بگرە بە شێوازێکی تازە پێشکەشیکەین لەگەڵ ئەم سەردەمەیە بگونجێ بە مەرجێک ئەم ڕەسەنایەتی خۆشی لێ دەستنەیە. بەڵێ تەواوی کوی تابلۆکانت بە چەند تابلۆ بەژاریت کردو و هەرێکەشیان بە کورتی پێمان بڵێ بابەتێک یاخود چیرۆکێکی زیندوی لە پشتە. بێگومان ئێمە هەمومان 20 تابلۆیە هەمومان ئەزانین کە خانمی کورد لە کۆنەوە خانمێکی زۆر دەسڕەنگین بووە. من هەمیشە لە بیرمان نەنکمان داپیرەکان هەمیشە خەریکی چنین بوون. ئەوە زۆر یادەوەریەکی قوڵی لە لای من دروستکرە وای لێکردم کە من لەم پێشەنگایە وەکو شانازیەک بۆ خانمانەوە بکەم و ئیشەکانیان بێنمەوە سەر کەنڤاس ئەم چنینانی کە ئەوان کردوانە من ئەڵم ئێوە شێوەکار بوون ئێوە خانمێکی دەستڕەنگین بوون من لێرە ئەمە وەکو شانازیەکە بۆ خانمانەوەی ئەەکەم کە دووبارە ئیشەکانیان بە شێوازێکی هاوسەرخی پێشکەشەکەم. هەڵبەت کللتور و هونەر ناسنامەی هەر نەتەوەیەکە هەر بۆیە بەڕێوەچوونی ئەم دیدارە زانستیانە ئەوەمان پێڵێت کە هەمیشە شانازی بە کللتور و شوناسی نەتەوەکەمان ئەەکەین سەرباری ئەوەی ئەگەر هات و زیرەکی دەستکرد کاریگەری کردوێتە سەر بوارەکانی ژیان بە جۆرێک لە جۆرەکان بەڵام هەمیشە کللتور بە زیندوی دەمێنێتەوە هەمیشە شاد و ئارام بن.